بسم الله الرحمن الرحيم. إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونتوب إليه ونعوذ بالله من شرور أنفسنا وسيئات أعمالنا. من يهدي الله فهو المهتد ومن يضلل فلن تجد له وليا مرشدا. اللهم صل وسلم وزد وبارك وتكرم على هذا النبي الكريم وعلى آله وأصحابه والتابعين وعلى من تبعهم بإحسان ويقين إلى يوم الدين. أما بعد، بارزان بردوامين لقلتان لباسكردن و بردوامدان بزنجير باسي دور رولي آفرت لپرورده دا. باسی چەند خاڵێکمان کرد لە سەرەتاکە و پێشەکیەکەیدا. دوو خاڵمان باس کرد، باسی کاریگەری خێزانمان کرد لە پەروەردەدا، وەکە باسی کاریگەربوونی منداڵ بە دایکی لە حاڵەتی حەمل و بەو کاریگەریانەی و بە ئەو گۆڕانکاری و خواردن و هەڵسوکەوتانەی کە ئافرەت دەیبینێ و هەیەی لە کاتی حەملدا کۆرپەلە پێی کاریگەر دەبێت. لە خاڵی سێندا لە خزمەتانداین ئەویش ئەوەیە دەوری دایک لەگەڵ منداڵ لە سەرەتای منداڵیدا، سەرەتاکانی منداڵی. مەرحەلەکانی سەرەتای منداڵی زۆر گرنگە بۆ گەشەکردنی منداڵ، و کاریگەری دایک طبعاً زیاترە و گەورەترە لە کاریگەریەکانی لە هەر کەسێکی تر، لە باوک، لە دەوروبەر، لە هەمویان گەورەترە و کاریگەری زیاتری هەیە. لە مەرحەلەی شیرپێداندا بە تایبەت دایک بەردەوام تەعاملی لەگەڵ منداڵ هەیە، ڕۆژی چەند جار شیر دەدا بە منداڵەکە. بۆیە حکمەتێکی گەورە هەیە، خوای گەورە حکمەتێکی گەورەی خستۆتە ناو ئەم پرۆسەیەوە کە ئەویش خواردنی منداڵی بچکۆلە لەم مەرحەلەیەدا لە دایکیەوە وەری دەگرێت. جگە لە کاریگەریە طبیەکان و سەحیەکان کە دەزانین شیرپێدانی دایک چەندە گرنگە، ڕۆڵ و کاریگەریەکانی لەسەر بەرگری منداڵ، نەخۆش نەبوونی منداڵ، لایەنی نەفسی منداڵ، هەموو ئەمانە شیری دایک و شیری سروشتی چەندە بەسوودە. جگە لەمانە ئاساری نەفسی هەیە، کاریگەری گەورەی هەیە لەوەی کە منداڵ کاتێک کە شیر لە دایکی دەخوات و وەردەگرێت هەست بە نەرمونیانی، خۆشەویستی، عاتف، نزیکبوونی لە دایکەوە، یان کارلێن و فەڕاغی نەفسی و خۆشەویستی بۆ پڕ دەکاتەوە، هەست بە خۆشەویستیەکی تایبەت و سۆز و میهرەبانیەکی تایبەت دەکات لە دایکەوە. طبعاً باسمان کرد ناچینە سەر باسە طبیەکە، ئەگەرنا دەتوانین سوودەکانی شیرپێدانی سروشتی بۆ منداڵ لە ڕووی تەندروستیەوە باس بکەین، بەڵام زیاتر ئەمانەوێت باس لە کاریگەری خۆشویستن و سۆز و میهرەبانی دایک بۆ منداڵەکە بکەین بەهۆی شیرپێدانەوە. بۆیە سەرجەم پزیشکان ئامۆژگاری دایکان دەکەن کە شیری خۆیان، شیری سروشتی بدەن بە منداڵەکانیان، و ئەگەر خۆشی شیر نەداتێت پێویستە لەم مەرحەلەیەدا دایک زۆر لە کۆرپەلەکەی نزیک بێت و گرنگی پێ بدات. بەڕاستی ئێستاکە بەهۆی ئەوەی کە لە زۆر جار هەیە لە ناو ماڵەکاندا خزمەتکار هەیە یاخود پەروەردەکار هەیە، زیاتر وە دایکانیش دوورکەوتونەوە لە شیرپێدانی سروشتی، ئەوە خەتەریاتێکی زۆری هەیە، هەم لە ڕوانگەی لایەنی تەندروستیەوە کە بەرگری و مەناعی ئەم منداڵە کەمتر دەبێت و هۆکار دەبێت بۆ چەندین نەخۆشی و منداڵەکە لاواز دەردەچێت، و هەمیش لە ڕوانگەی لایەنی سۆزداری و عاتف و خۆشەویستی نێوان دایک و منداڵ کەم دەکاتەوە. بە تایبەت وەکو باسمان کرد کە شیری قوتو و سەناعی دەدرێت بە منداڵ، وای لێ دێت دایکەکە بە جۆرەکان عیلاقەی سار دەبێتەوە لەگەڵ منداڵەکەی، چونکە طبعاً دایکێک شیری خۆی بدات بە منداڵ زۆرجار
ناچارە زیاتر لە لای منداڵەکەی بمێنێتەوە منداڵەکەی ئینتیما و خۆشەویستی بۆ ئەو زیاترە وەک لە کەسانی تر. بەڵام ئەوانەی کە شیری سروشتی ناخۆن زۆرجار هەیە دایک بەجێ دێڵێت لە لای کەسانی تر و سۆز و عەتفی خۆی بە تەواوەتی پێ نابەخشێت. و ئەگەر هاتوو دایک لە ماڵەوەیدا خزمەتکاری هەبوو وا باشە خۆی لەوە بە دوور بگیرێت، بە تایبەت کە لە مەرحەلەکانی سەرەتادا پێویستە بۆ خۆی ئاگاداری منداڵەکەی بێت. وا بکات ئەگەر هەر خزمەتکاری هەبوو بە خواردنی ماڵەوە پاکردنەوەی ماڵەوە ئەو ئیشانی پێ بسپێرێت، نەک پەروەردەکردنی منداڵ و گرنگیدان بە منداڵەکە. چکەمە کاریگەوت گوتمان کاریگەریەکی زۆری لەسەر لایەنی دەرونی منداڵەکە هەیە و ئاڕاستەکردنی منداڵەکەش لە مستەقبەلدا پێوەستە بە مەرحەلەیەوە. بە تایبەت زۆرێک لەو خزمەتکار و پەروەردەکارانەی کە ئێستا لە جیهانی ئیسلامیدا دەبینرێن و لەم شارانەی خۆشماندا کە دەبینین زۆربیان هی وڵاتانی غێر موسڵمانن، کەسانێکی غێر موسڵمانن، بەنگلادیشی و هی ئەو وڵاتانە زیاتر کە گرنگی بەلایەنی پەروەردەکردنی دینی و ئەخلاقی نادەن. و ئەوانەش کە لەناو عالەمی ئیسلامی خودی عالەمی ئیسلامیشدان و ئەو ئیشانە دەکەن زۆرجار ناڵین هەمووی بەڵام زۆرجار کەسانێکی متەدەین نین، کە موسڵمانیشن کەسانێکی متەدەین نین. وە قسەکردن لەسەرم بابەتە زۆر درێژە دەکێشێت کە باسی خزمەتکار و ئەو شتانە بکەین، بەڵام گرنگ ئەوەیە ئامانجەکەمان پێکابێت کە چەندە گرنگە دایک خۆی لە منداڵەوە نزیک بێت و دوورکەوێتەوە لەوەی کە منداڵەکەی و پەروەردەکردنی منداڵەکەی بداتە دەست کەسانی تر. و مەقسودیشمان لە ئەوەی کە ئەم مەرحەلەیە لەم مەرحەلەیەدا کە لە منداڵی سەرەتاییدایە دایک زیاتر تەعامل دەکات لەگەڵ منداڵ وەک لە باوک. و منداڵ لە دایکەوە زۆر عادەت و پێوانە وەردەگرێت، کاریگەری سلوکی دایکی، ڕەفتارکردنی دایکی چۆن ڕایدەهێنێت، لەسەر چی ڕایدەهێنێت، ئایا هەرگریە هەشتێکی ویست دەیداتێ یاخود بە شازێک لە شازەکان دەڵێ یا جنێو بەمامە بدە نازانم چی بکە، وەکو ئەو ڕەفتارە ناشێنانە و هەموو پەروەردەکردنە سەقەتەی کە لە زۆر عائیلە ئیسلامیدا دەبێت بەداخەوە دەبینی بە منداڵ دەڵێ هانجنێوی پێ بدەهات فی پێ بکە ها نازان چی بکە. ئەگەر دایک وریان نەبێت ئەوە منداڵەکەی بە پەروەردەیەکی سەقەتدا دەڕوات. ئەگەر بێت و منداڵەکەت لە مستەقبەلیدا متەدەین بێت زۆرجار بەهۆیەوەی کە لە منداڵیەوە زۆر عادەتی وەرگرتووە، زۆر سلوک و ڕەفتاری وەرگرتووە لە دەوروبەرەکەی، لە کاتی متەدەین بوون و ئیلتیزام بوونەکەشیدا قورسە لە سەریان هەندێک جارێ ناتوانێت واز لەو ڕەفتارانەش بێنێت. کەواتە گرنگی ئەومان بۆ دەردەکەوێت کە پەروەردەکردن هەر لە سەرەتاوە بە ڕێز و خۆشەویستی، بە ڕەفتاری جوان، بە ئاکاری جوان، بە قەولی حەسەن و جوان بۆمان دەردەکەوێت کە چەندە گرنگە. وەکو قسەیەکی کوردیمان هەیە کە لە هەندێک حاڵەتدا ڕاستە و لە هەندێک حاڵەتیدا ناتوانین لە 100% ڕاستە، وەکو دەڵێن خوی شیری هەتا پیری. منداڵ لەلایەن لە کاتی شیرەخۆریەوە ڕەفتار وەردەگرێت، پەروەردە وەردەگرێت، زمانی دایکی وەردەگرێت، زمانی برای وەردەگرێت، زمانی دەوروبەری وەردەگرێت. ئەوانە گرنگە کە ئینسان وریایان بێت. ڕاستە بە سوک سەیریان دەکەین، بە تایبەت ئێستا وای لە هاتووە هەر منداڵەکان ئیهمال دەکرێن و هەر منداڵ دەخرێتەوە و بەرهەڵا دەکرێت بۆ سەرجادە و کۆڵانەکان و پەروەردەیەکی جوان هەیە، نە ئامۆژگاریەکی جوان هەیە، نە تەنانەت خودی پەروەردەی دایک و باوکەکانی زۆرجار خۆی لە خۆیدا سەقەتە کە جنێ و قسەی سوک و قسەی ناشیرین و بێ ڕێزی و ئەنواع موشکیلەیە دەبینین کە لە پەروەردەکردندا هەیە کە بەڕاستی لە ئاستی پەروەردەکردندا زۆر نوقسانیمان هەیە و پێویستمان بە کردنەوەی خولی ڕاهێنان و پەروەردەکردنی دایکان و باوکان هەیە سەرەتا، دوایش بۆ ئەوی پەروەردەی منداڵەکانیش ڕاست دەرچێت. خاڵی چوارەم دەوری دایک لەگەڵ کچەکاندا. چونکە دایک زۆرتر پەیوەستە بە منداڵەکان و بە هەموو منداڵەکان بەگشتی بە کوڕەکان و کچەکانەوە لە سەرەتای تەمەنیانەوە، ئەو نزیکیە زیاتر یعنی هەم زیاترە هەم دواتریش زیاتر دەمێنێتەوە لەگەڵ کچەکاندا. یعنی دایک عادەتەن تەعاملی لەگەڵ کچەکاندا زیاترە وەک لەگەڵ کوڕەکان.
بە تایبەت زۆر هۆکار هەیە کە لەم سەردەمە ئێستادا بەدەستیەوە دەیناڵێنین و بۆتە کێشە گیر و گرفت لە لای بە تایبەت کچان دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ڕۆڵی دایکان لە نزیکان لە پەروەردەکردنی کچاندا کەم و کوڕی هەیە. کچەکان بە مەرحەلەی هەرزەکاریات تێدەپەڕن و فیتنە و شەهەوات لە ئێستادا زۆر زۆرە و بەداخەوە موجتەمەع و کۆمەڵگای دەوروبەر لە ئافرەت لە کەمیندایە بەردەوام لە کەمیندایە بیێ دەیانوێت هەڵەیەک بە کچەکە بکەن. تەنانەت کچانی هاوڕێشیان زۆر جار هەیە پلان بۆ هاوڕەکەی دادنێت بۆ ئەوەی عیبداری بکات و غەڵەتێکی بەسەر بێنێت و تووشی کێشەیەکی بکات. ئەوی زۆر جار هەیە لەلایەنی حەسوودیەوەیە وەلحاصل لە هۆکارەکان هەر شتێک بێت بە تایبەت کۆمەڵگاکانی ئێستا لەم سەردەمەی ئێستادا هەموو دنیا وای لێ هاتووە کە هەمووی لە ئافرەت لە کەمیندایە و دایانهەوێت بیکەنە کاڵا و تووشی کێشە و گر و گرفت و عیبداری بکەن و واشی لێ هاتووە پەروەردەکردنی ماڵەکان و عیلاقاتی ناو ماڵەکانش ئەوەندە بەهێز نەماوە، گرنگیدان ئەوەندە بەهێز نەماوە وەک جاران. بۆیە زۆر جار فەراغێک و نێوانێک دروست دەبێت لە نێوان دایک بە تایبەت لەگەڵ کچەکاندا و زۆر جار دایک توانای تێڕوانینی تێگەیشتنی لە بارودۆخی کچەکەی نییە. بۆیە کچەکەوا هەز دەکات سەقافەت و تێگەیشتنی ئەو لە دایکی جیاوازە، زۆر ناوێرە قسەی لەلا بکات، ناوێرێت ڕێی لەگەڵ بگۆڕێتەوە. زۆر بۆیە یعنی ئەوانە هەمووی دەبێتە هۆی دروستبوونی کەلێن. طبعاً لەو کاتەژا ئەو کچە بۆ پڕکردنەوەی ئەو کەلێنە بۆ دایکیش زۆر جار مەشغوڵە ئەو کەلێنە کە دروست دەبێت وا دەکات ئەو کچە پەنا بۆ شوێنی تر ببات. ئەو گوتمان کچ دەتوانێت زیاتر قسە لە لای دایکی باسکات وەک لە باوکی، ناتوانێت باوکی زۆر بکاتە هاوڕێی خۆی وەک ئەوەی کە دەتوانێت هەموو شتێکی لای دایکی بڵێت. بۆیە ناچار کە لەگەڵی دایکی لەگەڵی نەگونجێت، بیرکردنەوەی لەگەڵ ئەو جیاواز بێت، گوێی بۆ نەگرێت، دایکی زیرەک نەبێت و حکمت و دانایی نەبێت لە پەروەردەکردنی کچەکەی و تێگەیاندنی کچەکەی. ئەگەر بە هەڵچوون بێت بە ئسلوبی ناشرین جوابی بداتەوە ئەو کچەوە هەز دەکات تێگەیشتنی ئەو لە دایکیەوە جیاوازە، دایکی هەوڵ نادا لە هەستەکانی ئەو تێبگا، بەڵام دایک دەبێ وریا بێت بزانێت کێشەکانی کچەکەی چییە، ڕاستەکەش چۆنە، بە شێوازێکی تێگەیاندنیەکی جوان، بە ئسلوبێکی جوان، بە ئامۆژگاری حەسەنە ڕێنمونی کات و تێبگەێنێت ڕاستیەکان چۆنە، نەک بە هەڵچوون بە سفرکردنەوەی هاوڕەکانی بە شێوازێک لە شێوازەکان وا بکات کە تۆ دڵسۆزی نەبی، وات تێبگات کچەکەت وا تێبگات لە ئەسڵ تۆ دڵسۆزی، بەڵام کچەکەت وات لێت تێناگات. بۆیە ئەو کچە وا دەکات ئەو کەلێنەی کە دروست بووە لە نێوان خۆی و دایکی پڕی بکاتەوە. ئەوی بەچی بەوەی کە دەچێت ڕۆژنامە دەخوێنێتەوە بۆ نمونە چۆن دڵی خەڵکانی تر بەدەستبێنی، نازم چۆن بکەی چی بکەی کە کەسانێکی تر هەن کە تۆ دەستی منداڵەکەت نەگری کەسانێکی تر دەستی دەگرێت. بۆیە مەشغوڵبوونی بە تۆڕە کۆمەڵایەتیەکان و قسەکردن لەگەڵ کوڕان و کاریگەربوونی بە ڕفیقەکانی کە لەگەڵ جەوی کوڕان و بە شێوازە تێکەڵاویان هەیە، ئەوە دەبێتە هۆکاری ئەوەی کە پەروەردەیەکی هەڵە وەربگرێت و دواتریش تۆ گلەیی لێ دەکەی. نەخێت دەبێت گلەیی لە خۆت بکەی کە تۆ سەرەتا حکمت و دانایت نەبوو لە ئەوەی کە چۆن تەعامل لەگەڵ بارودۆخی کچەکەت بکەی، نابێ گلەیش لەوە بکەی کە کەسانی تر دەستیان گرتووە. دەبێت تۆ خۆت دانا و زیرەک بی کە دەستی کچەکەت بگری و بیکەیە هاوڕێی خۆت و لە یەکتر تێبگەن و خۆتی لێ نزیک بکەیەوە و ئامۆژگاری بکەیت. خاڵی پێنجەم، دایک بە تایبەتی ئاگاداری تایبەتمەندیەکانی منداڵەکانیەتی. هەندێک زانیاری تایبەتی هەیە کە منداڵەکان هەیەە، دایک زیاتر ئاگدارە بەوانە. بۆ نمونە دایک جلوبەری بۆ منداڵەکانی دەشوات و تەعامل دەکات لەگەڵ کچەکاندا و تەربیەتیان دەکات، قسەیان لەگەڵ دەکات، پرسیاریان لێگەڵ دەکات
لە ماڵەوە زیاتر لەگەڵیانە بۆیە بارودۆخی منداڵەکە زیاتر دەبینێت زیاتر منداڵەکەی لەبەر چاوە لە ماڵەوە حاڵی چۆنە بارودۆخی دەرولی چۆنە هەر مشکلەیەک منداڵ هەیبێت زیاتر هەستی پێدەکا وەک لەوەی کە باوک هەستی پێدەکا بە تایبەت لە سەردەمی ئێستادا کە بەڕاستی مەشغەڵەتی دنیا وای کردووە باوک لەلایەنی پەروەردەیدا زەعیف بێت کە ئەمەش خۆی هەڵەیەکە ژیان هەرەوە نییە تۆ پارەبێنی بخێ بەردەستی منداڵەکانت گرنگەوەیە تۆ چۆن تەعامل لەگەڵ منداڵەکان دەکەی کێشە گرفتی منداڵەکانت چییە چارەسەریان چۆن بۆ دەکەی ئەوە باوکایەتیکردنە باوکایەتیکردن تەنها ئیشکردن و خۆماندووکردن و پارە پەیداکردن نییە ئەو کاتە وەک مەعمەلێکت لێ دێت وەک کرێکارێکت لێ دێت وەک باوکێک حسابت بۆ ناکرێت چۆن نەبێ باوک تەنها گرنگی بدا بە پارە پەیداکردن و بژێوی دابینکردن بۆ منداڵ نەخێر باوک دەبێت کێشە و گرفتی منداڵەکانی بناسێ و بزانێ و چارەسەریان بۆ بکات ئاراستەیان بکات و بە شێوازێکی شەرعی پەروەردەیان بکات کارەکانیان بە گوێرەی شەریعەت بۆ ڕای بکات گرنگیان پێ بدا و ببێتە پاڵپشت لەگەڵیان نەک لەبەر چەند داهاتێکی دنیایی دەست هەڵبگرێت لە پەروەردەکردن و دوورکەوێتەوە لە گوێگرتن بۆ معاناتی منداڵەکەی و گوێ دوورکەوێتەوە لەوەی کە منداڵەکانی ئاراستە بکە بۆ کارە شەرعیەکان وەکو گوتمان بە تایبەت دایک زیاتر ئاگای لە بارودۆخی منداڵەکانی هەیە بەم خاڵانە بۆمان ڕوون دەبێتەوە کە دەوری دایک چەندە گرنگە و دایک نیوەی ماڵەکەیە وەکو نوێنەری نیوەی ماڵەکەیە نیوەی ماڵ ڕێک لە دایک بە تەنیا لەلایەک نیوەی ماڵ ئەندامەکانی تر و بەشەکانی تری خێزانەکەش لە لایەشی تر دایک نیوەی ماڵەکە پێک دێنێ بە تەنیا و نابێت تەنها بڵین ئەرکەکەش دەخێنە سەر باوک طبعاً دەبێت هەردووکیان ڕۆڵی کاریگەری خۆیان هەبێت لە پەروەردەکردندا و پەروەردەیەک بکەن کە بەڕاستی ئێمە گوتمان چەند شوێنێکمان هەیە بۆ پەروەردەکردنی کۆمەڵاتی مەکتەبمان هەیە ماڵەوەمان هەیە یعنی چەندەها شوێن هەیە کە بازارمان هەیە هەموو ئەوانە خیبرەی کۆمەڵاتی منداڵ دەبەخشێت منداڵ لەو شوێنانەوە خیبرەی کۆمەڵاتی وەردەگرێت بەڵام ئەوەی گرنگە دایک بتوانێت پەروەردەیەکی وای منداڵەکەی بکات کە پێویستی بە پەروەردەی خوێندنگا و دەرەوەی ماڵەوە نەبێت وای پەروەردەی بکات و ڕای بێنێت بۆ هەموو شوێنەکان پەروەردەی بکات بۆ بازار چۆن بێت لە مەکتەب چۆن بێت لە ناو خەڵک چۆن بێت لە مزگەوت چۆن بێت لە ئیشوکاردا چۆن بێت لە تەعاملکردن لەگەڵ خەڵکیدا چۆن بێت پەروەردەیەک بە تایبەت ئێساکە بەداخەوە ئێمە وەزارەتێکمان هەیە ناویمان ناوە وەزارەتی پەروەردە و فێرکردن بەڵام بەداخەوە هەم ئەم زروف بارودۆخی ئێساوای لێ هاتووە فێرکردنەکەش لاواز بووە چ جای ئەوەی کە پەروەردەکردنەکە زۆر کاڵ بۆتەوە و چەندەها کێشە و گیر و گرفت دروست بووە کە مامۆستایان دوورکەوتنەوە لە ڕاستکردنەوەی ئەو هەڵە و کەم و کوڕیانە تەنها چەند مامۆستایەکی دڵسۆز نەبێت لەوانەیە لە هەر مەکتەبدا یەک میان دوو مامۆستای دڵسۆز ببینی کە لە خەم پەروەردەکردنەکەدا بێت و لەگەڵ فێرکردنەکەدا پەروەردەکردنەکەش بکات کە بەڕاستی گرنگە مامۆستایان ڕابهێنرێنەوە و ئەو ئەرکە پیرۆزەی کە پێشتر پێی هەڵساون دووبارە دەستی پێوە بگرنەوە ئەویش پێش هەموو شتێک پێش فێرکردن دەست بکەن بە پەروەردەکردنی خوێندکارەکان وەک منداڵی خۆیان سیر بکەن وە خوشک و برای خۆیان سیر بکەن چۆن دڵسۆزن بۆ خوشک و براکانیان بۆ ئەولادەکانی خۆیان ئاوا گرنگ و دڵسۆز بن بۆ گرنگی بدەن و دڵسۆز بن بۆ پەروەردەکردنی ئەو خوێندکارانی کە لە بەردەستیاندایە دوای ئەوەش فێرکردنیەکی جوان و زانستێکی جوانیان فێر بکەن بە تایبەت ئێستاکە لەم زروفی ئێستادا تۆ پەروەردەی منداڵەکەت دەکەی لە مەکتەب پەروەردەکەت کاریگەری نامێنێت بۆ لەبەرەوەی ڕۆڵی مامۆستاکان لاواز بووە لە مەکتەبدا ڕۆڵی عائیلەکان بە تایبەتتر هەر وێران بووە منداڵەکانمان کردوتە پەروەردەی تەلەڤیزیۆنەکان و ئینتەرنێت و تۆڕە کۆمەڵایەتیەکانن کە بەڕاستی وشەی نەشیا و ئەگەر منداڵەکەی تۆش باش بێت دەچێتە مەکتەب ڕەفیقی خراپ دەبینێت کەسانێکی بەنەوعێک دەبینێت کاریگەری پەروەردەکەی تۆ لاواز دەبێتەوە بۆیە پێویستە هەموو
ناحیەکانی کۆمەلگا ماڵەوە مەکتەب مزگەوت بازار هەموو شوێنەکان خستەخانەکان هەموو شوێنێک پێویستە بەهای پەروەردەیی خۆی بۆ بژێڕێتەوە و پەروەردەکان ڕاست بکرێنەوە بۆ ئەوەی هیچ کاتێک تەناقوز دروست نەبێت لە هیچ کامێک لە ناحیە کۆمەڵایەتەکاندا. منداڵ نازانێت چۆن تەعامل کات، ناحەقیشی نییە. لە ماڵەوە تۆ پەروەردەیەک دەکەیت، لە دەرەوە پەروەردەیەکی تر دەبینێت، لە شوێنێکی ترسە لە شێواوێک دەبینێت. کەسانی دڵسۆزیش لە کۆمەلگادا کەم بوونێتەوە، بۆیە تووشی بارودۆخێکی ناخۆش دەبێت و زۆر جار ڕاست و هەڵەی لێ تێکەڵ دەبێت. هاوڕەکانی لە دەرەوە گاڵتەی پێ دەکەن ئەگە بە قسەی ماڵەوە بکات، دەڵێن تۆ دواکەوتووی ناوێری لە بەردایک و باوکت نازانم چی، لە مەکتەب کەسێک نییە ئاراستەیان کات. یعنی وەلحاصل لە ماڵەوە کەسێک نییە ئاراستەیان بکات، سەیری فیلمە ئەوروپیەکان و درامە ئەوروپیەکان دەکات کە تیایدا بەها ئەخلاقیەکانی تێدا نابینێتەوە. منداڵ لە ڕوویداکی هەڵدەستێتەوە، گەورە جنێو بە بچووک دەدا، بچووک جنێو بە گەورە دەدات، ڕێزگرتن نەماوە، وەفا نەماوە، خۆشەویستی نەماوە. یعنی ئەمانە هەمووی دەبینی ڕەحم و بەزەیی نەماوە. بۆیە لەلایەنی پەروەردیەوە ئێستا مجتەمەعی ئیسلامی بەگشتی بەتابەت ئێمەش لە ناو کۆمەلگا خۆشماندا ئەوە زۆر دەبینین مەترسێکی گەورەمان هەیە لە ئەسەر پەروەردەدا، لە بواری پەروەردەدا مەترسێکی زۆر گەورەمان لەسەرە. ئەو بەها کۆمەڵاتیانی کە ئێستا کە ماون بەداخەوە ئەگەر زۆر وریان نەبین ئەوانەش لە دەست دەدەین و نامێنێت. ئەوەش دواتریش کەس نابێ لۆمەی کەس بکەین، بەڵکو لۆمەی نەفسی خۆمان دەبکەین، دەبێت لۆمەی نەفسی خۆمان بکەین کە کەم تەرخەم بووین لە بانگەوازکردن بۆ لای خوای گەورە، کەم تەرخەم بووین لە پەروەردەکردنی منداڵەکانمان بە پێی شەریعەتی خوای گەورە، دایکان و باوکان کەم تەرخەم بوون لە تەعاملکردن لەگەڵ منداڵەکانیان بە شێوازێکی شەرعیە لە شوێ عادەت و تەقالیدی خۆیان لە بەرژەوەندیاندا بوو. دەڵێن باو باپیرانمان و عادەتمان وایە لە کوێش دین لەگەڵەوە تێکەڵێکەوە دەڵێ ئەوە دینە، وەلحاصل دین بەکاردەهێنێت بۆ مەسلحەتی تایبەتی خۆی. هەر شوێنێکیش دین لەگەڵاو تێکەڵی نەکردەوە، دینەکەی وەلاو دەنێت و فڕی دەدات کە ئەمەش وای کردووە سەر لە منداڵەکان و سەر لە کۆمەلگا بشێنرێ. ئایا ئێمە کۆمەلگەیەکی موسڵمانی نیان نە؟ ئەگەر کۆمەلگەیەکی موسڵمانین بۆ ڕەفتارمان بە پێی ئیسلام نییە، ئەگەر کۆمەلگەیەکی موسڵمانیش نین بۆ خۆمان بە ئیسلام و هەڵواسیوە. بەداخەوە کە ئەمانە پێویستە مراجعەی نەفسی خۆمان بکەین، بە خۆماندا بچینەوە، کارەکانمان هەمووی بە گوێرەی شەریعەت بێ. هەر کارێک شەرعی بوو گوێ بە قسەی خەڵک نەدەین، گوێ بە تەسیراتی دەوروبەر نەدەین. خەڵک چی دەڵێ با بیڵێت، ئێمە خوای گەورە بە پێی تەعاملکردنمان لەگەڵ خەڵک محاسبەمان ناکە مادەم کارەکەمان شەرعیە. کارێکە شەرعی بێت خوای گەورە پەیامێکی دامەزراندووە، پەیامێکی دابەزاندووە کە محکەمە و هەموو ڕێنوێنێکی تێدایە بۆ هەموو ئینسانیەت و بۆ هەموو دنیا. ئەگەر دەستمان پێوەگرت ئەوە خوای گەورە پاداشمان دەداتەوە و لەسەر ئەو پەیامەی بۆی ناردوین چەند لا بدەین لەسەرەوە سزامان دەدات. کەواتە لە ڕۆژێکدا کە قیامەتە هیچ کەسێک بەهانامانەوە نایەت. ئێمە بەرامبەر منداڵەکانمان بەرپرس دەبین، دایک بەرامبەر منداڵەکانی بەرپرسە، باوک بەرامبەر منداڵەکانی بەرپرسە، منداڵ بەرامبەر دایک و باوکی بەرپرسە، مامۆستا بەرامبەر تەلەبەکانی بەرپرسە، تەلەبە بەرامبەر مامۆستا بەرپرسە، هەمومان، دکتۆر بەرامبەر نەخۆش، نەخۆش لەگە بەرامبەر دکتۆر. یعنی هەموو پەیوەندیەکان و هەموو بابەتەکانی ژیان و کەسایەتەکانی کۆمەلگا بەیەکەوە مەربوطن، هەمویان چۆن تەعامل لەگەڵ یەکتر دەکەن. ئەوە خوای گەورە دەستوورێکی بۆ ناردوین کەویش قورئانە و سنەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم. بۆیە دەبێت کارەکانمان بە پێی تەرازوی شەریعەت بێت، کارەکانمان هەر کارێک ویستمان بکەین مادام لەگەڵ شەریعەت تێکەڵ دەکاتەوە، ئەوە لە لۆمەی لۆمەکاران نابێت بترسین، نابێت دەست بگرین بە پەیامێکی ترەوە، نابێت ڕەفتارکەین بە پێی شتێکی تر بەدەر لە شەریعەتی خوای گەورە. و لە کاتێکیش کە دەستمان کرد بە شەریعەتەوە لە لۆمەی لۆمەکاران و قسەی خەڵک نەترسین، بەڵکو ئێمە نیەتی خۆمان خاڵسکەین بە خوای گەورە. مادام ئەو کاری ئێمە دەکەین شێوازێکە کە شەریعەت بڕیاری لەسەردا و فەرمانی شەریعەتە، کەواتە ئەمە دەست دەگرین بەو فەرمانی خوای گەورەوە و لە دنیا و لە قیامەتدا سەرفراز دەبین. ئەو کاتە خەڵک هەر کاتێک خوای گەورە لە تۆ ڕازی بوو، خوای گەورە تۆی خۆشویست بە فەرمانی خوای گەورەت کرد، ئەوە خوای گەورە هاوار دەکات لە بە جبرائیل دەفەرمێت ئەی جبریل من ئەو بەندەیم خۆش دەوێت ئێوەش خۆشتان بوێت. جبریلیش دێت هاوار دەکات لە مەلایکەتەکانی ئاسمان
پیان دەفەرمێت خوای گەورە فلان کەسی خۆش دەوێت ئێوەش فلان کەستان خۆش بێت دواتر مەلایکەتەکان هاوار دەکەن و بەسەر زەویدا ئەو پەیامە بڵاو دەکەنەوە کە خوای گەورە فلان کەسی خۆش دەوێت ئێوەش خۆشتان بوێت هەر کەسێک هەوڵی ڕێکردنی نێوان خۆی و خوای گەورەیدا و فەرمانەکانی شەریعەت جوڵایەوە گوێ نەدا بە قسەی خەڵک ئەوە خوای گەورە نێوانی هەم نێوانی خۆی و ئەو بەندەیە باش دەکات هەم نێوانی خەڵک و ئەو بەندەیەش باش دەکات بەڵام ئەگەر هەوڵماندا دڵی خەڵک لە خۆمان ڕازی بکەین دڵی بەندەکان لە خۆمان ڕازی بکەین ئەگەر لەسەر پێچەوانی فەرمانی شەریعەتیش بێت ئەوە نێوانی خۆمان و خوای گەورەمان تێکداوە و نێوانی خۆمان و خەڵکیش تێک دەچێت و کۆمەڵگە بەرەو زوڵم و ستەم دەڕوات کۆمەڵگە بەرەو لێکترازان دەڕوات زوڵم و زۆرداری زیاد دەبێت زاڵم سەر دەکەوێت و ستەم لێکرا و ژێر دەکەوێت پشگیری زاڵم دەکەین و وای لێ دێت شیرازی کۆمەلگا و پەروەردەی ئیسلامی لە ناوماندا هەڵدەگیرێت بەرەکەتی خوای گەورە لە هەڵمە ناوماندا هەڵدەگیرێت بۆیە گرنگە بگەڕینەوە بۆ لای شریعەتی خوای گەورە و ئەوەی کە خوای گەورە فەرمانی پێکردوین جێبەجێ بکەین بابەتەکان ڕوونە حەق دیارە هەر کەسێک مەبەستی بێت لە حەق تێبگات و حەق جێبەجێ بکات حەق وازعە و واضحە و ئاشکرایە و ناحەقی و گوناح و تاوانیش دیار و ئاشکرایە هەر کەسێک کامی بەدەستەوە بێت ئارەزی خۆیەتی وەکو بڵێ مخەیەرە ئینسان مخەیەرە لەوەی کە کامە هەڵدەبژێرێت و چی دەکات داواکارین لە خوای گەورە ئیسلاحی حاڵمان بکات ئینشاءڵڵا لە زنجیرە بابەتەکان لە زنجیرە لە ئەڵقەکانی تردا لەسەر ئەم زنجیرەیە بەردەوام دەبین دەگەینە ئەو پێشنیارانەی کە پێشنیاری پەروەردەیی بۆ دایک چی بکات لە پەروەردەکردندا ئەوانی کە باسی دەکەین ئینشاءڵڵا لە داهاتوودا تەنها چەند پێشنیارێکە و چەند وەبیرهێنانەوەیەکە بۆیە لەوانەیە دایکان بتوانن اختیاری زیاتریان هەبێت لە شوێنی ترەوە پێشنیاری جوانتریشان دەستکەوێت و زۆر جار هەیە هەر کەسە و شێوازێکی تایبەتی خۆی هەیە گرنگەوەیە شێوازێک لە شێوازەکان ئەوە بێت کە لەگەڵ شەریعەتی خوای گەورە تێک دەکاتەوە و شێوازێکی و ئسلوبێکی ئیسلامی و حکمت و دانایی و جوانی پێوە دیار بێت هەر شێوازێک بێت هەر کەسە و شێوازێک دەگرێتە بەر هەر کەسە و بۆ نمونە منداڵەکەی خۆی دەناسێت چۆن دەزانێت چۆن کاریگەر دەبێت و بە شێوازێک دەتوانێت حقەتەکەی پێ بگەێنێت گرنگ تێگەیاندنێتی لە شریعەتی خوای گەورە تێگەیاندنێتی لە حقەتەکەی و گرنگەوەی ئەو سەبەبی دەشیگرێتە بەر سەبەبێکی شەرعی بێت بۆیە لەوانەیە ئەو پێشنیارانە ئێمە دەکەین چەندەها پێشنیاری تریش هەیە چەندەها شێوازی تریش هەیە و هەر کەسە و ئەوانە ئێمە دەڵێن تەنها اقتراحاتێک و وەبیرهێنانەوەیە کە ئینشاءڵڵا کە ئیستیفادەی هەبێت داواکارین لە خوای گەورە ئیخلاص و ئیستیقامەمان پێ ببەخشێت بەردەواممان کە لەسەر ڕێبازەکەی خۆی و دەست بگرین بە قورئان و سونەتەوە و کارەکانمان بە پێی شریعەتی خوای گەورە ڕای بکەین و داواکارین لە خوای گەورە ئیسلاحی حاڵمان بکات کێشە و گیر و گرفتەکان لە کۆمەڵگاکان و لە ناو عائیلەکاندا لا بدات و هیدایەتمان دات تەوبەی نەسوح بکەین ئەگەر بێ شەرعیەکی خوای گەورەمان کردووە بەش پێی شریعەتی خوای گەورە فەرمانمان نەکردووە بڕیارمان نەداوە ئەوە شریعەتی خوای گەورە چۆنە دەست بگرین بە شریعەتی خوای گەورە دوورکەینەوە لە هەموو زوڵم و ستەمێک لە هەموو گوناح و تاوانێک تەعاملمان لەگەڵ دەوروبەرمان ڕێک بێت بە پێی شریعەتی خوای گەورە بێت و خوای گەورە فردەوسی ئەعلاکەی بکاتە نسیبی هەموو لایەکماندا لە حەوزی کەوسەر بەدەستی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە ئاوی کەوسەر بخۆینەوە بە جۆرێک کە هەرگیز تینومان نەبێت و لە ڕۆژێکدا کە هیچ سێبەرێک نییە جگە لە سێبەری عەرشی خوای گەورە نەبێت ئەوە خوای گەورە لەو ڕۆژەدا داواکارین لە خوای گەورە کە لەو ڕۆژەدا لەژێر سێبەری عەرشی خۆی بمان حوێنێتەوە کە هیچ سێبەرێک نییە جگە لە سێبەری عەرشی خوای گەورە نەبێت و لەو بەندانەبین کە خوای گەورە بە بێ حساب دەمان خاتە فردەوسی ئەعلاکەی و بەهەشتە بەرینەکەی خۆیەوە لە گوناح و تاوانەکانمان خۆش بێت بەکردەوەی خۆمان لەگەڵ نەکات بە ڕەحم و بەزەیی خۆی بە گەورەی و میهرەبانی خۆی بە بەخشندەیی و دەسواڵایی خۆی بە قودرەت و دەسەڵاتی خۆی کارەکانمان بۆ چاک بکات و ڕێنمونیمان کات آمین والحمد لله رب العالمين سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين